ئێنێن بۆ یەکەم جار چیرۆکی خۆشەویستی لە نێوان کچە یزدیەک و کوڕێکی موسڵمان و دواتر هەڵاتنیان و دۆخی ئێستایان دەخاتە ڕوو. ڕۆیشتنی سیمۆن داوت ئیسماعیل لە نۆی ئەم مانگا لەگەڵ کوڕێکی موسڵمان بە ناوی حەسەن نەسڕوڵا کە گوایە تەمەنی 12 ساڵە و ڕفێنراوە کاردانەوەی یەکجار زۆری لێکەوتۆتەوە. بە جۆرێک میری یێزیدیەکان لە چەند بانگەوازێکدا بۆ سەرۆکی هەرێم و پەرلەمان و حیزبە کوردستانیەکان بێزاری کۆمەلگای یێزیدی لە ڕۆیشتنی ئەو کچە یێزدیە پیشان دەدات و ڕای دەگەێنێت ئەمە هۆکارێکە کە یێزیدی لە کوردستان هەست بە نائارەمی بکەن. هەروەک لە بانگەوازەکەیدا کە لە شێوەی هەڕەشە ئامێزە دەشڵێت ئەم جۆرە کارانە کاریگەری سلبی لەسەر ڕێژەی بەشداریکردنی ئێزیدیان لە هەڵبژاردنەکاندا دەبێت. دوای هەوڵێکی زۆر کێنێن خۆی گەیاندە لای سیمۆن و حەسەن. سیمۆن ئەوە ڕەت دەکاتەوە کەوا تەمەنی 12 ساڵان بێت و دەشڵێت من بە حەزی خۆم ڕۆیشتم نەکڕفێنراوم. حەسەن نەسڕوڵاش داوا دەکات ئەم کارە ببێتە هۆی برایەتی لە نێوان موسڵمان و یێزیدیەکان نەک کێشەی لێ بکەوێتەوە. ئەمرێتە 15 ساڵە چونکی ئەو ماڵباتێتە هەمی دەبێژن 12 ساڵش درست تەمام خۆتکەن کە بەس بەنەڤە هات بوونە منێ بخورتی دێمە دابانێ من گوتێ مناوێتن من گوتێ بخورتی دێ دابامێ ئەس نەب دلێمە بوو دلێ خراپبوو مبدانێ و خوازگنی بوون و چکلێتی نابوو من گوتێ مناوێتن بەر بسڵمانەتیش بیرامە نەچۆ بوو وی شەوێ خرێش بیرامە نەچۆ من گوتێ چاش و مەهەت یاکەم مش بەر بسڵمانەتیش و نەکرد ئەو بە حەز خۆیاتێ بە دڵ خۆیاتێ نەبێژی بە تاالەنە شتێک نایچێت بخۆیاتێ بە ڕازی بێن خۆی نەخێر تشتەوانیان عنی بۆ خۆشی خۆیاتیە و بخۆی حەزی کردبێت و محاولەم کردنێتی شار بخۆیاتیە و حەز ناکەم تش نابێنی ماچێبێت و ئاخۆڕۆیشتنی ئەو کچە لەگەڵ کوڕێکی موسڵمان بەلای یێزیدیەکانەوە نائاساییەکەی لە چیدایە شارەزایەکی فەلسەفەی ئاینی یێزیدی دەڵێت یعنی هەگە هاتبە ئەوێ کیشکش یا کیشکایە مریدا هەکە شوپێکی شێخ کرد بە ئان پیر کرد بە ئەوەش هەر دژی قانونی ئێزدیاتی بوو یعنی لازمەش ناف ئێزدیاتی دەرکەفتە بە چۆنگو لازمەش طبقە خۆ بزەوجت نظام طبقی مەیە هەی لە ناو ئاینی یێزیدی چەند طبقەیەکەن کە ژن و ژنخوازی لە نێو خۆشیاندا حەرام کراوە اینجا لەگەڵ ئاینی تر بێت ئەوە هێڵی سوورە. ئەوە شوای کردووە سیمۆن مەترسی خۆی پیشان بدات لەوەی هەمان چارە نووسی دوعای بگاتێ لە کاتی گەڕانەوەی بۆ ناو خانەوادەکەی. ئەو شارەزایی فەلسەفەی ئاینی یێزیدیش داوا دەکات کێشەکە نەچێتە قاڵبی ئاینیەوە. من ناوێن وەکی دوعایەت بەخشی کێ دڵ مەکەن و بیدارم هەر کەسێکی کو سڵاوێکی شکێ بیتانی زەلامی بسینت چوو شۆلێکی بخۆ نەکەت نەچێت و کوڕکی بکوژت ئان کیشکێ بکوژ ئەوە تشتێکی گەلێکی خراپە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەندین حاڵەتی خۆشەویستی لە نێوان کچانی یێزیدی لەلای موسڵمان و با پێچەوانەشەوە ڕووی داوە. هەرچەندە زۆربەی حاڵەتەکان بە حەز و خواسی هەردوو لایەن بووە بەڵام بەردەوامبوونیان شەقامی یێزیدی گەران کردووە. دیاریترین ئەو حاڵەتانەش ڕێکەوتی حوتی 2007 بوو کاتێک لە شارۆچکەی بەعشیقە و بەهۆی بوونی پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کوڕێکی عەرەبی موسڵمان کچێکی یێزیدی بە ناوی دوعا خەلیل ئەسوەد لەلایەن کەسوکار و عەشیرەتەکەیەوە بەردباران کرا و دواتریش لە پێشچاوی سەدان کەس کوژرا. ڕووداوەکەش کاردانەوەی زۆری لەسەر ئاستی ناوخۆیی هەرێم و دەرەوەش هەبوو. بە جۆرێک حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕۆبەڕووی ڕەخنەی زۆری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردەوە. ئەمیر گۆران KNN